مامۆستا مەلاتەیب لە عمری 85 ساڵی ئەوڕۆکە وەفاتی کرد، تەمەنێکی دوور و درێژی لە خزمەتی ئاینی پیرۆز و هەروەها لە ئیسلاحی ئیجتیماعی خرج کرد. مامۆستا نەک هە لە بەحرکەی بەڵکو لە هەموو ناوچەی بەڕانەتی و هەولێریش هەر کێشەی کۆمەڵایەتی هەبا پێش هەموو کەس هەولی چاکردنی ئەو کێشەی دەدا. الحەمدولله بە هۆی هەول و کۆشتەکانی مامۆستای گەورەمان ڕەحمەتی خوای گەورەی لێبی خەڵکی بەحرکەی و دەور و بەری و هەر هەمووش کە بەجێیان دەکرد و زۆر ڕێزیان دەگرت. الحەمدولله منتیقەشی زۆر بێ مەشاکیلە و خەڵک لەگەر یەکدیکە الحەمدولله زۆر تەبانە. ئەوە هەمووی وا دەزانین کەوا بە هەول و کۆششی ئەو مامۆستای گەورەبی. و هەروەها مامۆستای گەورەمان تەمەنێکی درێژی بەسەر برد هەمووی لە عیلم و خزمەتی فەقیهان و کتێب نووسین و تەئلیف و هەروەها بڵاوکردنەوەی ئاینی پیرۆزی ئیسلام و ڕیسالەی گرنگی ئاینی پیرۆزی ئیسلام بە شێوازێکی زۆر ڕێکوپێک بڵاوی کردو لە ناو موسڵمانان. ئەو مامۆستایانەی منتیقەی خۆمان و غەیری منتیقەی خۆمان زۆربەی هەرە زۆری یان لە خزمەتە یا خوێندیە یان هاتینە لە مەدرسەی مامۆستا مەلاتەیبی فترێک دەرسیان خوێندیە. و هەروەها مامۆستا نۆ کتێبی چاپکراوی هەیە الحەمدولله کتێبەکانی هەموو چاپکراینە. بێگومان تایبەتمەندی زۆری هەبوو جەنابی مامۆستای کێلوانە استیقامەت لەسەر تەدریس بۆ مدەتی ئەوەی کە من ئاگاداری زیاتر لە 60 ساڵ بەردەوام ئەم زاتە تەدریسی کردووە، تەدریسی علومی شەرعی کردووە، علومی عەقلی و نەقلی کردووە بەبێ وچان و بەبێ ماندووبوون و ماندوو نەناسانە لله و فی الله. طبعا ئەم ئیستیقامەتە علامەتی ئیمان بەرزیەکی گەورەی و علامەتی گەیشتنە بە ئەو یەقینەی کە هەموو مسلمانە پێویستە بیگا پێی و کەسایەتیەکی زۆر ناوازە و زۆر ناودار و زۆر ئەهلی علم و ئەهلی دانا و حەکیم و مصلحێکی ئیجتیماعی و لە هەموو ڕوویەکەوە مامۆستا ناوازە و ئەتوانم بڵێم تاقانە بووە لەم سەردەما.